دەوامکردن لە بەشێک لە قوتابخانەکانی سنووری گەرمیان دەستی پێکردوێتەوە ئەمە لە دوای ئەوەی کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان لەگەڵ بەشێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانی سنووری ئیداری گەرمیان کۆبوونەوە بۆ دەستپێکردنەوەی دەوام لە قوتابخانەکان. من یەکێک لە پێش یەکێک لە قوتابخانەکانی قەزای کەلارم وەکەوەی بینن لە دیمەنەکاندا دەرگای قوتابخانەکە کراوەتەوە بەشێک لە خوێندکاران هاتوونەتەوە بۆ دەوام. من ئەمەوێ قسە یەکێک لەگەڵ خوێندکارانەیە بکەم. سڵاو لێبێ ئەمڕۆ هاتوێتەوە بۆ دەوام حەزەکەی دەوام بکرێتەوە بەڵێ زۆر حەزەکەم مەکتەب بکرێتەوە ئەوە وەرزی یەکەم چوو وەرزی دووەمیشمان نیوەی چوو هێشتا مەکتەب نەکرێتەوە چاوەڕوانی مامۆستای مەکتەب بکاتەوە. باشە پەیامت چییە بۆ مامۆستاکانت؟ وەڵا پەیامان ئەوەتانی وە زووترین کات مەکتەب بکرێتەوە و دنیا وا ناچێتە سەر. باشە دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکان بەشێک لە قوتابیان هاتوونەتەوە بۆ قوتابخانەکانیان بۆ هیوایی کە بایکۆت کۆتایی پێ بێت و دەست بە خوێندن بکەنەوە. من پێشەوەی بێمەێرا ڕۆشمە بەردەم چەند قوتابخانەیەکی تر بەشێک لەو قوتابخانانە دەرگای قوتابخانەکانیان کردبوو بەشێکی دیکەیان دەرگای قوتابخانەکان هەر بە داخراوی مابوویەوە. قسم لەگەڵ بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە کرد ئەو باسی لەوە کرد کە ئەمڕۆ تەنها بانگی قوتابیانی پۆلی نوێی بنەڕەتیان کردوێتەوە بۆ ئەوەی بزانن خوێندکاران ئەگەڕێنەوە بۆ دەوام یاخودنا بۆی لە ڕۆژانی ئایندەدا مامۆستاکانش بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. دیارە لە دوای تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم لە سنووری گەرمیان خوێندن کۆتایی پێهات و مامۆستایان بایکۆتیان ڕاگەیان، بەڵام دوای کۆبوونەوەی بەڕێوەبەری پەروەردەی گەرمیان لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان ئەمڕۆ خوێندن لە بەشێک دەرگای قوتابخانەکان لە بەشێک لە قوتابخانەکانی سنووری کەلار کراوەتەوە.